لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی لە عێراق و لە عێراقش لە کوردستان پێویستمان بە هێزێکە کە داکۆچی لە دیموکراسی و ئازادی بکات بۆ ئەوەی لەم هەرێمەی ئەمەدا ئازادی بێکەس نەبێت و دیموکراسی هەتی و نەکەوێت بۆ ئەوەی دیکتاتۆری خۆی نەسەپێنێت بۆ ئەوەی تاک جەمسەری یان خۆسەپاندن نەبێت پێویستە یەکێتی بەهێزێکی زیاترەوە بێت نەکەرمانەوەی پێویستە بە یەکێتی جارێشتر گۆڕانکاری نەوحیل نەوە خۆیدا بکات بۆ ئەوەی خەڵک بێهیوانە بێت ئەوانەی کە تێنووی ئازادین و خەون بە دیموکراسیەوە بێنن بێهیوانە بن پێویستە یەکێتی بەهێزێکی زیاترەوە لە ساعەکەدا هەبێت لە هەموو قۆناغەکانی خەبات چ لە قۆناغی سەردەمی شاخ و سەردەمی ڕاپەڕین و سەردەمی دەوڵەتداری بەڕاستی مامجەلال وەکو سەرکردە و کاریزمای یەکێتی نیشتیمانیکردستان بڕیار و دەوریەکراکەرەوەی هەبووە بۆی ئێمە لەو دیدارەش بەڕاستی ئەمانەوێ و داوا لە سەرکردایەتی و لە هەواڵانی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی یەکێتیەکەین کە ئەو ڕۆڵە بچێردرێتەوە لە یەکێتی نیشتیمانیکردستان ئەمن پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان کاتی ئەوەی هاتووە لە جیاتی ئەوەی فرەبریار لە ناو خودی یەکێتی نیشتیمانی کوردستان هەبێ یەک بڕیارەوێ بڕیارەکەش بگەڕێتەوە بۆ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان تعبیر لە ناخی تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان تعبیر لە ئەندام و دۆست و لانکرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکات. بەڕاستی ئەنجامدانی ئەو دیدارانە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان پێم دەستکەوتێکی زۆر گرنگ و مێژوویە بە حقەت حەقوایە یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەودووە دوای ئەو دیدارانە ئەو بەرنامێ بکاتە کللتورێک بکاتە دابوونەری دەچی ناو حزبی یەکێتی نیشتیمانی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆنگرەی 4 و بەتایبەت لە دوای دیداری یەکێتیش پێویستە پەنجە بنێتە سەر چەند خاڵێکی جەوهەری یەکەمیان گەڕانەوە بۆ ناو گەل چونکە سەرچاوەی هەموو چارەسەریەکان گەلی کوردستان و کۆمەڵانی خەڵکی کوردستانە بەڕاستی لە کاتی ئێستادا خۆمان ئەزانکە خەڵکی هەرێمی کوردستان لە دۆڵێکە و حیزب و حکوومەتیش لە دۆڵێکی دیکەیە پێویستە یەکێتی پەنجە بنێتە سەر ئەم خاڵە بە تایبەتی وە خاڵێکی تریش ئەوەیە کە ئاشتی هەموو ئەو کادیر و تێکۆشەرە دێرین و زیندانی سیاسیانە بکاتەوە کە ئێستا بەڕاستی لەوانەیە کۆمەڵێکی زۆر نیگەران بن بۆ ئەوەی بتوانن پەرە بە خزمەتیان بدەنەوە پەرە بە هەرێمی کوردستان بدەن. گرنگی لەوەدایە کە یەکێتی بتوانێت ئەو ڕاستپاردانە جێبەجێ بکە و داواکاریەکانی خەڵک جێبەجێ بکە لەگەڵ سیاسەتەکانی خۆی بگونجێنێ ئەو ڕاستپاردانە گرنگی ئەو دیدارە ئەوەیە ینی یەکێتی بتوانێت ئاشتەوایەتێکی کۆمەڵاتی لە ناو خەڵک دروست بکە کە بەڕاستی ئەو میلەتە ینی ئەماگەر تەماشای ژیانی ئەو میلەتی بکەین لەوە تێ هەیە قوربانیەدا و ئێستا وا بیرەکاتەوە کە شایستەی ئەو ژیانە نییە شایستە ژیانێکی خۆشتر ڕەفاهەتێکی زیاترە.